بەرنامەی تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان بینەرانی خۆشەویست، سڵاوتان لێبێت لە بەرنامەی تەندروستی ئەم جارەمان باس لە جگەرەکێشانەکەین بە شێوەیەکی گشتی. هەموو جۆرەکانی جگەرە هەر لە جگەرەی تووتنی ئاسایی یاخود سیگاری ئەوەی کە قەدیمیەکانیان پێچایەوە، جگەرەکێشانی ڤەیپین ئەلکترۆنی، هەروەها نێرگەلە و هەموو جۆرەکانی با بزانین ئایا کاریگەریەکانیان لەسەر تەندروستی چییە و ئایا جیاوازی ڤەیپین لەگەڵ جۆرەکانی دیکەی جگەرەکێشان و سووتانی تووتن جیاوازی چییە و ئایا ئەکرێ بوترێ ڤەیپین جگەری ئەلکترۆنی زیانی کەمترە لە ڕووی تەندروستیەوە و ئەتوانرێ وەک بەدیلێک بەکاربهێنرێ بۆ ئەو کەسانەی کە جگەرەکێشن لە بری جگەری ئاسایی ڤەیپین یاخود جگەری ئەلکترۆنی بەکاربهێنن کە ئەوەی تا ئێستا هەیە و دەوترێ زیانی کەمترە. لەم بەرنامەیەدا لەگەڵ میوانەکەمان کە پزیشکێکی پسپۆڕی هەناوی و تایبەتمەندە لە نەخۆشیەکانی سی و هەناسەدان قسە ئەکەین. ئەوەی کە تا ئێستا لێرەین، ئەوەی کە تا ئێستا بەردەستمان کەوتووە ئەوەیە کە ئەو بەڕێزانی کە لێرن باز لەوەکەن کە زیاتر کڕیارانی جگەرە ئەلکترۆنیەکان ڤەیپین تەمەن کەمەکانن و هەوڵیشمان ناکە قسەیان لەگەڵا بکەین، بەڵام دیارە ئامادە نەبوون. بە شێوەیەکی گشتی ئەوەی کە ڕوونە ڤەیپین جگەری ئەلکترۆنی لەم کۆتاییانەوە زیادی کردووە و ئەو کەسانی کە بەکاری ئەهێنین و ڕووی لێ ئەەکەن بەردەوام ڕوو لە زیاد بوونە، بە تایبەتی ئەو منداڵانەی کە تەمەنیان لە سەروی 10 ساڵەوەیە کە ئەمەش بۆ خۆی بووەتە دیاردە لە کۆمەلگایە، بۆیە بە پێویستمان زانی باسێک لە کاریگەرە تەندروستیەکانی بکەین و ئایا ئەتوانرێ بوترێ زیانی کەمتر لە جگەرە. بۆیە لەم بەرنامەیە هەموو ئەم بابەتانە ڕوونەکەینەوە، لەگەڵمان بن. بەڵێ بەڕێزان، ئێستاش هاتووینەتە لای بەڕێز دکتۆر هەرێم کەریم، پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی هەنا و دڵ و تایبەتمەند لە نەخۆشیەکانی سی و کۆئەندامی هەناسە. قسەیەکەکەین لەسەر ئەو بابەتەی کە بڕیارە لە بەرنامەی ئەم جارەمان باسی بکەین، ئەویش لێکۆڵینەوەیەکی گشتیە لە بابەتی زیانەکانی جگەرەکێشان بە هەموو جۆرەکانیەوە، هەروەها ئەو ڕێگایانەی کە لە ڕووی زانستیەوە پەسەندکراون بۆ وازهێنان لە دووکەڵ. کاک دکتۆر بەخێر بێ جارێکی دیکە، سوپاس بۆ ئامادەبوونت. پێم خۆشە لەوێەوە دەست پێ بکەین، جگەرە و نێرگەلە چین؟ یعنی ئەگەر باسییان بکەین لە چی پێک هاتوون بۆ بەو شێوەیە زیانیان هەیە کە لە ڕووی زانستیەوە بەشێکی زۆر لە زیانەکانیان سەلمێنراوە. بەڵێ، جگەرەکێشان لە عەرەبیا ئەکرێ بە وشەی تەدخین، یعنی دووکەڵ هەڵمژین بە معنای کەلیمە. جا ئەم دووکەڵ هەڵمژینە لە ئەنجامی سووتانی گەڵای تووتن کە بە ئینگلیزی پێڵەن تۆباکۆ دروستە بێ. ئەم گەڵایە جیاواز لە گەڵای ڕۆکەکانی تر بە معنای با بڵێن سڵق و ئەوانەی کە هاوشێوەی گەڵاپانن کە پێمان بە زۆربەی لای کورداواری خۆمانە لە نەوەتەکانە زۆربەی دووتنی کردووە لە لادێکانە. ئێستاش لە هەندێک شوێن لاوانەیە هەر بکرێ. جیاوازی ئەم گەڵایە لەوانی ترکەوە کە ڕێژێکی زیاتر نیکۆتینی تایە. گروپێک گەڵایە کە پێڵەن نیکۆتینیە، کۆمەڵی فامیلیەکەی خێزانن کە نیکۆتینی زیاترە لە بەراورد بە گەڵاکانی تر. لە ئەنجامی سووتانی ئەم گەڵایە کۆمەڵێک مادەی ژەهراوی دروستە بێ کە کەسەکە بەدەستی خۆی هەڵیەمژۆ ئیباتە ناو سیەکانی خۆیەوە. ئەمانە کۆمەڵێکیان بەڕاستی ڕاستەخۆ تەسی لەسەر سیەکانی ئەکەن کە مەسەلەی ئیتیهاباتی قەسەباتی هەوایی بێ یاخود سەرکێشێ بۆ شێرپەنجە، هەندێکیشیان بە شێوەی ناڕاستەخۆ لە بۆریەکانی خوێنە ئەنیشێت و ئەبێتە هۆکاری تەسکبوون و گرژبوونی گیرانی دەمارەکانی دڵ و بۆریەکانی خوێن و زیادکردنی مەترسی توشبوون بە جەڵدە و نەخۆشەکانی. تاکید ئەگەر تۆ سێری ئەو هۆکارانە بکەی کە بێتە سەبەبی جەڵدەی دڵ و مێش، مەسەلەن سەکتەی مێشێک، جەڵدەی دڵ، زەبحەی ینی سنگە کوژێ، یەکەمیان لە دوای بەرزبوونەوەی چەورەکانی خوێن و زەختەوە، سێم هۆکار جگەرەکێشانە. بەدڵنیایی حساب کە سێم هۆکار کە ئینسان بەدەستی خۆی دروستیەکات جگەرەکێشانە. یەکەم هۆکار چەورەکانە زەختە کە ئەوە ویراسیە یاخود بەهۆی خواردنەوەیە. سێم هۆکار بۆی جگەرەکێشانە، یعنی جگەرەکێشان تەنها سەبەب نییە بۆ شێرپەنجەی سیەکان. هۆکاری سێمە بۆ نەخۆشیەکانی دڵ و بۆریەکانی خوێن. نەکار ئەوە کاک دکتۆر وەک جەنابت ئاماژەت پێ، ئەگەر ئێمە ئەزانین هەموو نەخۆشیەکی درێژخایەن یا
بەشێکی زۆر لە شێرپەنجەکان شتێک هەیە پێی دەوتێت ریسک فاکتەر واتە هۆکاری ڕاستەوخۆ نابڵکو هۆکاری یاردەدەر جەنابەت باشە زانی بەشێکی زۆر لە نەخۆشە درێژخایەنەکان لە ریسک فاکتەرەکەیانە سمۆکین جگەرەکێشان دیاری کراوە ئەمە هەر بەهۆی ئەو پێکهاتەیەوەی کە جەنابەت باست کرد بەتاکید دەگەر ئێمە بگەڕێنەوە باسماکەی نیکۆتینەکە بەڕاستی لە ڕووی ئەوە کە بێتە هۆی مەسلەی سەرەتانی نیەتی بەڵام چییە هۆکارە ئالوودەبوونی کەسەکە ینی وا لە کەسەکەکە ناتوانێت واز بێنە لە جگەرەکێشان بە نمونە ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو ساڵان کە هەنجیر هەبوو لە باخەکانی لە باخچەکە لە حوشەی ماڵەکانە بە مناڵی زۆربەی لەوانەیە کەسینی کێشا بێ مەسەلەن لەبەرەوەی ناوەکەی کلۆرە چیلکە لخەکانی بەڵام بۆ ئەمە ناتوانێت بەردەوام بی بۆ کەس جگەرە ناکێشێ مەسەلە لەبەرەوەی نکۆتینیتیانێ نەتبووە ئالوودەبوون بەڵام ئەم تووتنەوەی لەکە کە بەردەوام بێ 20 ساڵ 30 ساڵ 40 ساڵ تا 6 ساڵ بەدەوام جگەرە بکێشێ ئەگەر نەخۆ نیکۆتین نەبووە کەس تااقەتی نەکرد هەمومان ساڵێ 10 ساڵ ڕۆژانە پاکە دوو پاکە جگەرە بکێشێ دووەم هۆکاری تر کە لەوانەیە تاری پێ ئەڵێن مادەیەکی ژەهراویە کە هۆکاری سەرەکی شێرپەنجەی سیەکانە مەسەلەن لە ئەنجامی سووتانی قەتران بەڵێ قەتران ئەبێ بە قەتار وانە هۆکارێکی تریش یەکەم ئۆکسیدی کاربۆنە کە پێما بلای هاوڵاتیانی شایعەکە کەسێک خەڵوزە باتە ژوورەوە بەیانی هەڵەسێ سێرەکە ژوورەکەی تووشی ژەهرایی بوون لە هۆش خۆیان چون جارێت هۆی وەفاتکردن هەموو سووتانێک ئەبێت هۆی دروستبوون یەکەم ئۆکسیدی کاربۆن کە مادەیەکی ژەهریە بۆ سیەکان بۆ دڵ بۆ بۆرەکانی خوێن ینی ئەمە پەیوەندی بە جگەرەوە نیە بەڵام لە ئەنجامی سووتانی ئەم دوو کەڵە ئەم تووتنە لەگەڵ ئەو قاغزەی لەگەڵیادی یەکەم ئۆکسیدی کاربۆن دروستە بێت کە مادەیەکی ژەهریە لە هەوایە زۆر باشە کاکسۆر کەواتەوە باست کرد هەم لە نیکۆتینەکە کە تووشی ئالوودەبوون تەکە بەڵام ئەوەی ئەمێنێتەوە یەکەم ئۆکسیدی کاربۆن لەگەڵ قەتران تارەکە کە باست کرد قورقوشمیتیایە ئەمۆنیایتیایە باز لە کۆمەڵێکی زۆر مادەی دیکە ئەکرێت کە ئەڵێ شێرپەنجە هێنن هۆکاری شێرپەنجەن ئەوانە لە ئەنجامی چێ دروستە بن بەڵێ لە ڕاستە زۆربەی زۆری ئەو مادە ژەهراویانە لە ئەنجامی سووتانی دووتنەکەەوە دروستە بێت وەک لە خودی گەڵاکە ینی گەڵا سەوزەکە ئەگەر لە کورداواری خۆشەوە وەختی خۆی جوراوە هەر جویانە ئەوانەیە کە ئافرەت بێزویان کرد لە کاتی حملە بەکارێنێناوە یعنی بەو شێوەیە ژەهراوی نیە بەراو بۆی کە بسووتێنێ لە کاتی سووتانە کۆمەڵە ژەهراوی زیادە دروستە بێت کە هۆکاری سەرەکین بۆ شەرپەنجەی سیەکان و گریژبوون و تەسەبوونی دەمارەکانی خوێن زۆر باشە کاکسۆر ئەمە بە شێوەیەکی گشتی زانینی پێکهاتەی جگەرە و ئەوەی کە لە تووتنا هەیە ئەگەر باسێک لە جۆرەکانی جگەرەکێشان بکەین چونکە خۆتەزانی لە ئێستاە بەشێکی ینی کۆمەڵێک کەس هەن تەنها جگەری ئاسایی کێشن هەندێک نێرگەلە و هەندێکیش جگەرەی ئەلکترۆنی ئەکێشن کە ئەوەش بۆ خۆی چەندین جۆری هەیە ئایا ئەمانە لە ڕووی پێکهاتە و زیانەوە وەک یەکوان یاخود ئەگەر پۆلێنێکی بکەی جەنابەت چۆن پۆلێنێک بەڵێ خۆی هەمویان دوجار هەر هەڵمژینی دوو کەڵە بەڕاستی لە ئەنجامی سووتان بەڵام دوو جۆر هەیە لە ئێستا بۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیا و ژیانی ڕۆژانی کەسەکانەوە بۆ بە دوو جۆر بەڕاستی یەکێکیانەوە کە لە تووتنەوە سەرچاوەگرێت تۆباک و سمۆکی بە ئینگلیزیەکەی جۆرەکەی تیران کە ئەمەی کە پێڵەن جگەرەکەشانی ئلکترۆنی کە ئەمان بەڕاستی ئەوەی باس کراوە و هەیە لە سەرچاوەکانەوە لە تووتنەوە نێت تەنها نیکۆتینە نیکۆتینەکە بەتەکی دوجار لە مەرەجوانەوە لە گیایەکەوە یاخو هەر لە تووتنەوە دەرهێنراوە ینی ئێستا دوو جۆر جگەرە کێشانێ کە جگەرەیەکیان کێشانی تووتنە ئەمە چی شێگرێتەوە لای خۆمان سیگارەی دەگرێتەوە کە باڵین پاکەت جگەرەی ئاسایی لەگەڵ نێرگەلەیە سیگاری شەیە کە وابزانام لێرە زۆر کەمتر بەکارێندێ جۆری دووەمیان کە تەنها نیکۆتینە لەگەڵ کۆمەڵێ مادەی محافظ و کۆمەڵێک بۆن و تام کە ئەیان لەزەتەیە بە کێشانی جگەرەکە پێڵێن جگەری ئلکترۆنی یاخود ڤەیپین زۆر باشە کاکسۆر قسەیەک هەیە لەسەر نێرگەلە و جگەرە ئەوتری ئەگەر یەک نێرگەلە یەک جار تۆ دابنیشی قاعدەیەک نێرگەلە بکێشی وەک ئەو یەکێکڵێ پاکەتێ یەکێکڵێ دە پاکە یەکێکڵێ ئەمە وەکو بەڕۆشت لە ڕووی زانستی و هیچ بەراوردکاری حقیقەتەن بەڵێ ڕوویەکی زانستی هەیە تو حسابکە کەسێک نێرگەلەیەک لەوانێ بە 45 دقیقە تەواو بکات هەر ئەوەن دەبێت لەو مدەیە گە جگەرە کێشە چەنەکێش وا دانراوە 6 بۆ 7 جگەرە بێ بەڕاستی دوجار هەموویە دووکەڵە بەڵام خۆمان لەوانێ شارەزای ئەومان هەیە تۆزێک بەناو ئاوەکەیەکە و فلتەر و تۆزێک خۆ ینی تامی زیاترایەتیە و تۆزە ساردی ئەکاتەوە نجینە حد تووتنەکەی و ئەسووتێ بۆ فلتەرانەیە تێپەڕێ بەناو ئاوە ساردەکە یعنی حساب کە لە 9 ساعاتە کەسێک چەند جگەراکەشێ بەردەوام تاکید 6 بۆ 7 جگەرە لەوانێ حسابەکرێت لە ڕووی زانستیەوە زۆر باشە کاک دکتۆر ئەوەی هەیە ئەوەی کە زۆر بابەتە لە ئێستاە و زۆر خەڵک پرسیاری لەبارەوەکە مەسلەی جگەری ئەلکترۆنیە کە ئێمە زین بەشێکی زۆر لە خەڵک بۆ وازهێنان لە جگەرە کە ئێمە دواتر لەگەڵ جەنابەت باز لە ڕێگاکانی وازهێنان بە تەفاسیلەکەین جگەری ئەلکترۆنی بەکارهێنن بەشێکیان سەربەخۆ خۆیان بەکارهێنن ئایا لە ڕووی زانستیەوە سەلمێنراوە کە ئەمە
زیانی هەر نییە یاخود زیانی هەیە و بەقەدر جگەرە نییە یاخود لە جگەرە زیاترە. بەڵێ ئەو معلوماتی بەردەسە بەڕاستی زیانی بەتەکی زیانی هەیە. تۆ بتێونەتەوە ڕۆژانە بەردەوام دووکەڵ هەڵمژی هەر زیانی ئەبێت هەر لە ناو دەمولوتەوە بیگرە هەتا ئەچێتە سیەکان و هەندێک بەحسیشەیەکە نیکۆتینەکە جارێکی تر هەر هەمان کاریگەری جگەری ئاسایی هەیە لەسەر دڵ و بۆریەکانی خوێن. بەڵام بەس کاکسۆر هەندێک ئەڵێن بە دووکەڵ ناوی مەهێنن ئەمە هەڵمە بۆ جگەری ئەلکترۆنی دوجار لە ئەنجامی چرخەکە و سووتانەوە دروست ئەبێ وەنیە ینی بەزەوە پیلە لە باتی ئەوەی کە تۆ ئاگرێک بەکاربهێنیت یانی دووکە لەگەڵ چۆن دروزە بێت لەو بابەتەیە دیارەینێکی کیسێکی ئاویتیا هەیە پاتریەکە لەگەڵ ئەو نیکۆتیناکە تێەکرێت. بەڵام زیانەکانی بەڕاستی ئەگەر بەراوکە لە ڕووی سەرەتانیەوە تا ئێستا معلوماتێکی وا لە بەردەست نییە. واتە داتای تەواو لەسەر ئەم جۆرە جگەرە نوێ نییە. بۆ یەکەم جار لە 2002 هاتۆتە بازارەوە لەوانەیە لای خۆمان لە 2012 گەشت بێتە لای خۆمان بنمونە تۆزم مدەکە کەمە 10 ساڵ 15 ساڵ بۆ ئەم بابەتە کەمەکە ئێمە قرار بین ئایا ئەبێتە هۆی شێرپەنجە و سەرەتان وەک جگەری ئاسایی یاننا بۆیە مستەقبل دەرئەکەیە بەڕاستی بەڵام ئەوەی دەرکەوتووە هەندێ بابەتە باشترە تقریبان لەو بابەتانی کە مادە ژەهریەکانی کەمترە ئەمە لە ڕووی پێکاتی کیمیاییەوە لە ڕووی کاریگەری لەسەر ئەو مادە ژەهریانی کە هۆکاری شێرپەنجەن تا ئێستا ئەوەی هەیە زانیاری لە جگەرەی توتن باشترە. بەڵام ئەمە لە ڕووی کاریگەری لەسەر جەسەدی ئینسان ئەو پێویستی بە بەحث و بە لێکۆڵینەوە بە کاتی زیاتر هەیە لە چەندەی داهاتوە 10 ساڵ 15 ساڵی تر بۆ تەواوەتی یەک لای ئەبێتەوە ئایا ئەم جگەل ئەلکترۆنیە سەیفە ینی سەلامەتە یان سەلامەتترە نسبەتێکی کەم سەلامەتە لە جگەری ئاسایی. زۆر باشە کاکسۆر هەرچەندە باسێکت لە زیانەکانی جگەرەکێشان کرد بە تایبەتی جۆری توتنەکەی کە باسمان کرد هەرچەندە لەوانەیە ئەمە وەک جەنابەت باست کرد کاتێکی ئەو تۆ نەبوو بێ کە لێکۆڵینەوەی زیاتر بکرێ بۆ مەسەلەی جگەری ئەلکترۆنی و تابزان ئایا زیانە درێژخانەکانی چۆنە بەڵام ئەوەی کە یەکلا بۆتەوە بۆ جگەری توتن بەدەر لەوانی باست کرد هەندێک جار خەڵک باز لەوە کاڵێ من کە جگەرە کێشم داوەزێ هەندێک جار باز لە گۆڕانی ڕەنگی ڕوخسارەکەن بەهۆی جگەرە کێشانەوە هەندێک باز لە نەمانی ئیشتیهای خواردنەکەن ئەمانە تا چەند وەکو زیانی وردی لاوەکی لەگەڵ جگەرە و نێرگەلەیە هەن ینی وەک زیانێکی ئیجابیان سلبی وەک سلبی بەڵێ خۆی نیکۆتین لە خۆی لەخوا با بڵین بە ئینگلیزیە لە ئەپەتایت سەپرێسەر ینی ئیشتیها ناهێڵێ ئەگەر زۆر جار کە سوکاری خۆشمان ئێوە کە ڕۆژوە بێ ئێوارە لێک جگەرم بەرێ نان ناخۆ مەسەلەن بە جگەرێک ئیکتیفاکە بەتەکیت ئەوە ئەکە زۆر جاژێمە کێشەمان لەوەیەکە نەخۆشەکە واز لە جگەرانە لە ئیشتی هەم زیاکە قەڵەوە بم ئەڵێ لە باتیەوەم هین کرد ئەوانم هاتەبانیانی زۆر جار ئەو کێشەیە هەیە بەڵێ خۆی نیکۆتین ئەوەیە کە ئیشتیها کەمەکە دومیش بتێوێ ئێمە ئینسان بۆری هەناسە بۆری خواردنی بەیەکەوەیە کە ئەم جگەرێ جارێ دوان هەڵەمژێ نسبەتێکێتە هەناسەیە بۆری معیدەیەوە زۆر جار ئەوانە جۆرێ لە کۆلۆنیان تووشە بێ چۆن لە مناڵی بچووکە کە شیرەکە ممکن دایکی جوان ناگرێت ئەچێت هەواچێتە سیەکان ورگیەوە بۆ تووشی کۆلۆن و ئازایی ناوسکیەکە بەتەکیت ئەمە گوتمان ئەو کاریگەریانی هەیە و دومیشان ئەگەر کەسەکە بێت و جگەرە بەردەوام کێشێ بەتەکیت ئیشتیهای کەمەکە کەوازی لێ هێنێ ئیشتیازیە کەسێکە قەڵەوە بێتەوە بەڕای من ئەگەر کەسێک خۆی جەسەدیان باش بێ ئەوە لەوانەیە وەک ئیجابی لێک باتەوە نەک سلبی ئەو ناکەم کەسێک کە زۆر زەعیفە جگەرەش بکێشێت تقریبا وانە ئەوانەیە زۆربەی جگەرە ئەکێشن زۆر باشە کاک زۆر کاریگەری لەسەر گەدە و برینی گەدە و ئەم بابەتانەش هەیە یاخود قسەیەکیش هەیە لەسەر ئەڵێ ئەگەر شەکرت بێ جگەرە بکێشی بۆی دەمە تاڵ بێ بابەتش لە نێو خەڵکیدا هەر هەیە و ئایا هەر لەم بابەتەوە ئەم پرسیارشمان بۆ دێ هیچ نەخۆشیەک هەیە کە جگەرە باش بێ بووی؟ بەڵێ خۆی لە ڕاستیە جگەرە کێشان کە تۆ هەڵی ئەمژێت چی دەخوێنتەوە ئەو نیکۆتینە ئەو مادە ژاریان کاریگەری لەسەر هەموو ئەندامەکانی جەسەد دەبێت بە نمونە ئەگەر خۆشت ئاگاداری کە یەک لە ئەوانە شێرپەنجەی میزەڵانە لەو کەسانی جگەرەکەشن زیاترە بە تاکید لەسەر ماعیدە و لە قسەر قورحە و دوانزەگرێ و لە دەم و دانەوە بیگرێت تا ئاگاتە سوورەنجک و ماعیدە هەمووی کاریگەری ئەبێ بە جۆرێک تووشی قورحەیەکە ڕووشایی برینی ئەکات بەڵام بۆ مەسەلەی ئەوەی کە بڵێ ئایا سوودی هەیە جگەرەکەشان من لە ماوەی پێشوە خوێنکارەکانی کۆلیجی شەشیانی شەشی کولیە بێکە لە کۆمەڵە کارمەندەکانیان بوو ئینسان پێویستی بە نیکۆتینە ڕۆژانە بۆیە جاربات جگەرە بکێشی ئەمە کە خۆیان کەسانی توبین با بڵێن ئەمە تا چەند ڕاستە بەڕاستی ئینسان پێویستی بە نیکۆتینە جسمی ئینسان بەڵام نسبەتێکی زۆر کەمە کە ئەمە توانی دێمە خۆمە ڕۆژانە پەتاتە و باینجان و تەماتە و چەرە سادە خۆین لەوە دەستمان نەکەوێت ینی پێویست بۆ ناکاتەوە لە بری کە بە میلیگرام کەمترە چی دووکەڵێکی زۆر هەڵمژی بڵێ پێویستی نیکۆتینم دەسەکەوێت دوجار ڕێگەڕاستیش بڵین مەسەلەی نیکۆتین لە هەندێک خۆشت ئاگاداری بۆ هەندێک نەخۆشی کەم باشە لەوانە ئەلزایمەرە تۆزێت تەخیریەکە مثلا ئەلسەرەتیڤ کۆلایتیس کە تەقەڕوحاتی مزمینی ڕیخۆڵەکانە هەندێک بەحەسەیەکە لە ئەو کەسانەی
نەخۆشی مخەبەوە ڕاستیت پێ بڵێ کە وازی لە جگەرەکێشان هێناوە تووشی تەقەڕوحاتی کۆڵۆمبووە ئەو خەتای وازم لە جگەرەکێشانەوە ڕازەکە نیکۆتینەکە نەیهێشتووە دەربکەوێت هەی بووە کە وازی لە جگەرەکە هێناوە نیکۆتین دیانەماوە تووشی خوێندانان بۆ سێگە تووشیەوە بووە بگەندا هیچ پەیوەندێکی بەوە نییە کە ئایا جگەرە بتپارێزێت لەو نەخۆشیانە بەڵام تەخیرتریەکە یاخود هەندێک جاریش بە بڵێ پارێزیەکە لەوەی کە درەنگتر توش بیت بەڵێ زۆر باشە کاک دووسۆر ئێمە ناوڕێکی کورد وەرەگرین لەگەڵت بەردەوامە بین بۆ هەندێک بابەتی دیکە خۆشەویستان ناوڕێکی کورد وەرەگرینەوە گەڕێنەوە ناتە خۆشخانەی بەخشینە پیاوەکەم لە بەیانیەوە زۆری چی بکەی خاتون ناونیشانی ماڵتان بڵێ خاتون ناونیشانی ماڵتان بڵێ هەر ئێستا تیمێکی تەندروستی بەخشین دەگاتە ماڵتان تیمەکانی فریاکەوتنی تەندروستی نەخۆشخانەی بەخشین 24 کاتژمێر لە حاڵەتی ئامادەباشیدان بۆ ئەوەی لە کەمترین کاتدا بگەنە لاتان و چارەسەری تەندروستیتان بۆ بکەن. تیمەکانی فریاکەوتنی تەندروستی نەخۆشخانەی بەخشین لە پزیشک و پەرستاری بەتوانا و ڕاهێنرا و بۆ حاڵەتە فریاگوزاریەکان پێگاتوون. ئێمە لە نەخۆشخانەی بەخشین جیاواز لەوانی تر هەم ماڵەکانتان دەکەینە نەخۆشخانە و هەم بەخشین دەکەینە ماڵی خۆتان. زۆر مەمنونی جەنابتان وسپاسی نەخۆشخانەی بەخشینی شەکەم. هاوڵاتیانی عەزیز، بۆ هەر حاڵەتێکی نەخوازراوی تەندروستی یان چارەسەرکردنی نەخۆشەکانتان لە ماڵەوە پەیوەندی بکەن بە تیمەکانی فریاکەوتنی تەندروستی نەخۆشخانەی بەخشین. بەڵێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان لە بەرنامەی تەندروستی لەگەڵ بەڕێز دکتۆر هەرێم کەریم پزیشکی پسپۆڕی نەخۆشی هەناویەکان و تایبەتمەند لە نەخۆشیەکانی سی و هەناسەدان بۆ قسەکردن لەسەر بابەتی جگەرەکێشان. ئێستا لە بەشێکی دیکەی بەرنامەکە ئەمانەی باسێک لە بەراوردکاریەک بکەین لە نێوان ڤەیپین جگەری ئەلکترۆنی لەگەڵ جگەری ئاسایی لەگەڵ جگەرە و نێرگەلەی ئاسایی و هەروەها بۆچی بەم ڕادەیە کە ئیبینین جگەری ئەلکترۆنی تەشەنەی کردووە بە تایبەتی لە چینی خوار 20 ساڵانە زیایی کردووەوە بە بەردەوامی ژمارەکە لە زیادبوونە. کاک دووسۆر ئاگادار بووی کە باسی چیم کرد ئەم زیادبوونی ژمارەی ڤەیپەر بۆچی جیاوازی چیە لەگەڵ جگەری ئاسایی کە ئەوها بەم شێوەیە تەشەنەکە و زیادەکە؟ بەڵێ بۆی گەر بگەڕێتەوە بۆ باگراوندی جگەرەکێشان ئینسان لە تەمەنی چەند تووشە بێ ینی ئەوەی کە هەیە توێژینەوەکان لە تەمەنی سەرەکی لە نێوان 13 بۆ 18 ساڵێ لە ساڵ 90 واتا چی لە دە کەسی جگەرەکێش خۆزگە خۆشمانەگەر ئەوە سینێکی تەبیعی بکەین هەر ئاسایی لە 100 کەس بگری جگەرەکێش سێگی لە ساڵ 90 لە تەمەنی 13 بۆ 18 ساڵی توش بوون فێر بوون یعنی ئەین تەمەنی هەرزەکاری با بڵێن لەو تەمەنەیە کە حەزەکات یاخود وەک شتێکی ئاسایی نایبینێ ئەنجینە زۆر کەم هەیە لە تەمەنی 45 و 50 تووشی فێری جگەرەکێشان بۆ بێت. مەسلەی ڤەیپینەکەش یەکەم ئەوەی کە شکڵ و شێوەی مغریە شتی زۆر جوان دروست کراوە جگەری ئەلکترۆنی جگەری ئەلکترۆنیەکە. دووەم ئەوەش کە ئاسانە شتێکی بچووکە ئەتوانێت لە ناو مەکتەب لە ناو قوتابخانە لە جامیعە لە ماڵەوە لە دایک و باوکی بشارێتەوە. ئەمە یەکێکە لە بۆنیشەوە بۆنی بە دووکەڵێکی کەمی هەیە ئەتوانێت بیشارێتەوە. ئەمە یەکێکە لە خاڵە نێگەتیڤەکانی ینی سلبیەکانی جگەری ئەلکترۆنی بەراورد بە جگەری ئاسایی. ئەوانە جگەری ئاسایی لە ماڵەوە دایک و باوکی قەدەغیان کردبێنیان هێش بێ بیخوا بەڵام ئێستا توانێت ئەوەشی بۆ حل بووە. و کارێکی تریژەوەیە کە هەندێک لە شەریکات لە مەسلەی جگەری ئەلکترۆنی جۆرێک لە مادەی هیرۆین و مانە جوانیتی یەکەن بۆی کەسەکە زیاتر ئیدمان بێ لەسەر کڕینی جیازی ئەم شەریکەیە
ئەگەر بێت و لە وڵاتانی خۆشمانە کە چاودێرێکی ور نییە لەسەر ئەو بابەتانە زۆربیان جۆرێک لە مخدراتێکی کەمی تێکرێ بۆی زیاتر جێوی پێ بگرێت ئەو کاتە کەس کابرا بێ مشتری ئەو جیازە بەردەوامی کڕێتەوە لەسەر کەواتە ئەم بابەتە هەیە وەگەری هەیە هەندێک لە کۆمپانیەکانی جگەری ئەلکترۆنی بەدەل لە نیکۆتین و مادە ئاسایەکانی جگەرە مادەی هێرۆین و مەراجوانە زۆر هێرۆین و بە نسبەتێکی کەم تێکراوە بۆ ئەوەی زیاتر ینی خۆی نیکۆتینەکە چۆنە ئەگەر خۆشت ئەزانیت دۆپامین ینی چالاکەکە دۆپامینیش بە هۆرمۆنی خۆشببختی یان بەختەوەری ناسراوە کەوە چالاگە کەسەکە جەوی پێوەرەگرێت ئەگە بەتایبەت دەگەن نسبەتێکی زۆر نیکۆتین هەڵمژێ لە مدەیەکە وای لە دێ وردە کەسەکە ئیدمانە بێت پێویستی بە زیاتر نیکۆتینە بێ هەتاخو ئەو دۆپامینە چالاکە لە مێشکە و تۆزە جەوی ساوێ لە کورداواری خۆمانە ئاڵێ بۆی ئەمانیش هاتوون ئەو فرسەتان هێناوە بەتابەت لە وڵاتانەی کە زۆر چاودێرێکی تونگی تەندروستی نییە لەسەر کۆمپانیەکەن جۆرێک لە مادەی مخدراتی شلوانە کەمی تێ بکرێ بۆی زیاتر کەسەکە ئالوودەی بێت زۆر باشە کە ئەمە بە دڵنیایە دواتر برەو بە تەشید فرۆشتنی ئامێرەکانی خۆیانەیە بەڵام بە زیانێکی گەورەشکێتەوە لەسەر بەکارهێنەرانی زۆر باشە کاک دکتۆر ئێوە چۆن هەرچەندە لەوانەیە ئەگەر نەخۆشێک کەسێک بیهەوێ واز لە جگەرە بێنێ پێویستی بە متابعی دوور و درێژ بە بەردەوام سەردانیکردنەوەی ئێوە ئەبێ و هەر کەسێک پلانی هەر کەسێک لەوانەیە بۆ کەسێکی دیکە جیاواز بێ بە پێی نەخۆشیەکانی بە پێی بارودۆخی بە پێی بڕێ و جگەرەی کێشە و جۆری جگەرەکەی کێشێ بەڵام بە شێوەیەکی گشتی ئەمانەیە وەکو بە قسەیەکی گشتی بۆ خەڵک چۆن کەسێک بیێ واز لە جگەرە کێشان بهێنێ بەڵێ خۆی ئەگەر کەسێک خۆی جگەرە کێش بێ ئەکرێ بە پۆلێ نەکرێ بەڕاستی کەسەکە چەند ساڵە جگەرهاکێش ڕۆژانە چەند جگەرەی کێشاوە چۆتە جگەرەکە پاکەتەیەەکە یان کەمترە بە نمونە ئەگەر کەسەکە لە خوار 10 ساڵەوە 10 ساڵ کەمتر جگەرەی کێشا بێ و ڕۆژانە 5 بۆ 10 جگەرەی کێشا بێ هەل لە ڕووی زانستیشەوە زۆر کاریگەری لەسەر جەسوسیەکانی دانەناوە کە نەگەشتۆتە ئەو مەرحەلەی کە 20 پاکەت یاری پێڵەن یعنی چی کەسەکە ڕۆژانە بۆ 20 ساڵ ڕۆژی پاکەتێکی کێشا بێ ئەمە بە سیەکان توانین لە ڕووی عیلمی پێ بڵێ سنگی جگەرە کێش کە ئینسیدادی قەسەباتی هەوایی بۆ ئەکات مزمین ڕەش بۆتەوە کوردەواری لە زۆر لە تێرمەکە وا بەکارێنە مەستەڵحەکە کە لە سیەکانی ڕەش بۆتەوە بەڵام ئەگەر کەسێک نسبەتەکە نەگەشت بێتەوە دەرەجێ ینی لە 10 ساڵە ڕۆژانە 5 جگەرێکی شەب ئەمە ئەتوانێت ئەگەر ئیرادەیەکی بەهێزی هەبێ ئەبێ هۆکاریشە بێت تا تووشی ئەمە فێری ئەمەی کردوێت کە قەرار واز لە جگەرە بێنێ بە نمونە مەسەلەن کەسێکی خوانەکەدا تووشی سەرەتانی شێرپەنجە بووە باوکی باپیری سەرێکە بۆی جگەرە کێشکان و تووشی جگەرەی سیەکان بوو ئەم قەرارەکەی تر ئەم واز بێنێ یاخۆ لە ڕووی ئیجتیماعیەوە مەسەلەن کابرا خۆشەویستەکە لە واز جگەرە بێنە بە نمونە یان خەزوری بە قسەی خۆش ئەڵێ واز بێنەوە نیە ئاڵێ واز نێنی نادەبێن بە نمونە ئەگەر هۆکارێکی بەهێزە بێ ئەم کەسە ئەتوانێت بە شێوەیەکی ڕاستەخۆ واز دەجگەرە بێنێ یاخود بە شێوەیەکی تەدریجی بە نمونە ئێستا دەجگەراکێشە دوای 2 هەفتەیەکە بە 5 دوای 2 هەفتەیەکە بە 2 جگەرە دوای وازێنێ ینی وردە جسمی لەو بڕە نیکۆتینەکەمەی کە وەریگرتو پاکە بێتەوە بەڵام ئەمە بۆ ئەوەی سەرکەوتوو بێ لەم حاڵەتەشە ئەتوانێ مەسەلەن لە بەرامبەر ئەوەیە لەو کاتانەیە کە بە ئینگلیزی پێڵێن کریڤینگ ینی خەریکە سوێ بێتەوە بۆ نیکۆتین بۆ جگەرە لەو کاتانەیە بنێشتێکی بێشەکرد بگوێ یان چەرەساتێ بخوا یان بچۆتە یۆگایە بکە وەرزشی بکە بۆی مێشکی لەسەر نیکۆتین و لەسەر بابەتی ئەوەی کە بچێتەوە سەر جگەرە کێشانەکە واز بێنێ ئەمە نسبەتی سەرکەوتنیان زۆرە لە مەرحەلەیە پۆلێنی دووەم ئەوەیە کە کەسەکە بەڕاستی زیاد لە 20 ساڵە ڕۆژانە پاکەتی جگەرەی کێشاوە هێوی سمۆک ئەمە بتێونەتەوە جسمیان ئیدمان بۆ لەسەر ئالوودە بۆ لەسەر نیکۆتین تۆ حساب کە نیکۆتین لە سەر و تقریبا 20 میلیگرام لە ڕۆژێکە ئەگەر وەریگرێ ئیدمانە بێ ئینسان تاکید بۆ ساڵ و دوانە لە 10 ساڵ 15 ساڵ زیاتر ئەم کەسە ئیدمان بۆ سەرڕای ئەوەش کە خۆی ئەگاتەوە قەناعەتی واز لە جگەرە بێنێ جار هەیە بەهۆی نەخۆشێکی سیەکانەوە خۆی توژە بێ مەسەلەن ماوەیە کە کۆرۆنا بوو مەسەن سێگە قەسەباتێکی زۆری هەیە یانەچێ بۆ لای دکتۆر پشکنێکی ئاماگا شتێکی لێ دۆزێتەوە ئەبێ کەسەکە بگاتە قەناعەتی ئەوەی جگەرە واز لێ بێنێ ئەو کاتە بەتەکی دێ ئیسیشارەیەکی دکتۆرێکی هەناویە کە یاخودی سیەکانەکە بەرنامەیەکی بۆ داهێنێت بەرنامەکە بۆ چییە بۆ ئەوەیە کە ئەو کەسە جسمی نیکۆتینێکی زۆری وەرگرت کە وازە هێنێ کۆمەڵی عرازی تووشە بێت ئاعرازەکان جێوی تێگەچێ میزاجی خراپە بێ ئیشتیهایەکرێتەوە خەوی لێزڕێ تەرکیزی نامێنێ ئەم نیشانانە وای لەکە جارەکە بگەڕێتەوە سەر جگەرە کێشانەکە ئێمە یارمەتیە دەینە ڕووی تو بێەوە کە لە نەخۆشخانەی بەخشین بە خۆشحاڵی ئەو بۆتی نەمان هەیە هەموو ئەو پێداویستیانەمانێ وای لەکەین کە لە سا هەشتا بۆ 90 سەرکەوتوو بێ وەلەوازێنان لە جگەرە کێشانەکە کەواتە ڕێگاکەی بۆ ئاسانەکەن لە ڕووی توبیەوە بڵێ لە ڕووی زانستی لە ڕووی زانستی زایدەنەوە هۆکارش کە خۆی لە ڕووی ئیجتیماعیەوە کە بۆی دروست بە واز لە جگەرە کێشان بێنە بێ قەناعەتێکی بۆ دروست بوو بێ
لەوانەش بتوانین لە ڕێی خوێندنەوە لە ڕووی بەرنامەیەک و قەنەعەتی بۆ دروست بێت. زۆر باشە کاگوسۆر بابەتێک هەیە لە مەسلەی وازهێنان لە جگەرەیە طبعاً ڕێگاکانی وازهێنان لە جگەرەکێشان زۆر باسەکرێ باز لە بەکارهێنانی بنێشتی نیکۆتینەکرێ ئەوە چیە و کاریگەری چۆن لە ڕاستە کە کەسێک نەخۆشێک چارەخوازێک با بڵێ نەخۆش نییە بەڕاستی و کەسانە چارەخوازێک یان کەسێک دێ ئەوێ واز لە جگەرەکێشان بێنم بەتایبەت دەگەر خوتوڕەی تری هەبێ مەترسی هەبێ بۆ نەخۆشەکانی دڵزەختی هەیە شەکری هەیە چوری هەیە تەمانێکی چۆتە سەر جگەرەشی بێتە سەر و کاتە زووتە تووشی جەڵدەی دڵەوێ خوانەکرد. کەسێکە هات بۆ لای ئێمە مەسەلەن ئەمڕۆ نمونە بڵێن ئەمڕۆ ڕۆژی شەمەیە پێش 2 هەفتە لە ڕۆژی وازێنانی لە جگەرەکێشانەوە ئێمە توانین بخێنە سەر عیلاجە کە بە ئینگلیزی پێڵ نیکۆتین ریپلیسمنت سێرابی یعنی تعویزی ئەو نیکۆتینەی بۆ ئەکەینەوە کە لە جگەرەکە وەریگرتووە بە شێوەیەکی دەرمان زیانەکانی دیکەی لەگەڵ نەبێ بەس نیکۆتینێکی سافە لە ڕێی ئەوە باڵێن دەرمانە چەند جۆرێکی هەیە یەکەم چی پێڵە مشەمایە پاچێکی بچووکە با بڵێ ئەیا لە قۆڵی کەمە بە ڕۆژ بەکاریە هێنێ تقریبا 12 بۆ 8 ساعات ئیژەکە ئەمە وای لەکە ئەسڵن بێزی لە نیکۆتین و دووکەڵی جگەرە بێتەوە بە نمونە شەوانیش کە ئەچێتە چونکە ئەمە تۆزە کێشەی خەی بۆ دروستەکە شەوان ئەتوانی بە نقڵ بە چکلێت بە نقلی ژێر زمان بە بنێش بەعنەوە ئەشغەڵ تەریقە هەیە نیکۆتین ئەتوانێت لەو کاتانە لە شەوە بەکاری بێنێ یان لەو کاتانەی کە خەریکە حەزی ئەچێنی سوێ ئەبێتەوە بۆ نیکۆتینەکە لەو کاتانی خاتە ژێر زمانی ئیتر ئەو حەزەی نامێنێت و تا مەرحەلەکە تێپەڕێنێت. زۆر باشە کاکسۆر بە دڵنیاییەوە یەکێک لەو ڕێگانە کە ئێستا زۆر باسەکرێ کە ئەمە پێم باشە هەڵوێستی لەسەر بکەین بەکارهێنانی ڕێگەی جگەری ئەلکترۆنیە وەکو بەدیلێک بۆ جگەرەکێشانی ئاسایی جگەرە و نێرگەلە. بەڵام پێش ئەوە بابەتێک هەیە ئەویش گرنگە بەلامەوە هەندێک کەس بە خۆیان ناڵێن جگەرەکێش لە بەروی تەنها نێرگەلە ئەکێشن بۆ نمونە هەفتانە جارێ 2 جار نێرگەلە دانێ و ئەیکێشێ ئایا ئەوەیش هەر بە جگەرکێش حسابە و ئایا زیانیشی وەک ئەو بەرناکەوە لە ڕاستیاگە ئێمە پێناسی جگەرە کێش بکەین ئەڵێ ئەو کەسەیە کە لە ژیانیا 100 جگەری زیاتر کێشاوێت نێرگەلەکە باسمان کرد بە 6 هەفتایان ئەگە 2 نێرگەلی کێشاوە جگەرەکەش حساب ئەکرێت لە ڕووی علمیەوە بەڵام تا کاریگەری لەسەر سیەکانی و لەسەر بۆری و دەمارەکانی دڵی بە تەکێت نسبەتەکە فەرقەکات کە تۆ بە مناسبات نێرگەلێ و کێشە لە مایەکە 2 جار فەرقەکە لەوەی ڕۆژانە نێرگەلێ دوانەکێشێت یعنی بەتەکی زووتر دەرەکەوێت زووتر کاریگەری خراپتری ئەبێت بەڵام بەداکی دەوە لە ڕووی علمیەوە هەر بە جگەرەکێش داهاند. بەڵێ بەکارهێنانی جگەری ئەلکترۆنی ڤیپین بەڵێ وەکو بەدیلێک بۆ جگەری ئاسایی وڵی ئەوەی من بینیبێتم لە سەرچاوەکانەوە تەنها کۆلیجی شاهانەی بەریتانی ڕێگەی داوە کە ئەو لەو مدەیە کە کەسەکە قەنەعەتی قەنەگەشۆتە قەنەعەت بوازێنە جگەرەکەشان لەو مدەیە لە ڕووی بەرنامەیەکەوە ئەوەی پێ بدرێ یعنی لە باتی ئەوەی کە بە نقڵ و چکلێت و ئەمانە بەکاری ئێنە نیکۆتین ئەم ڤیپینە بەکاربێنێ بەس بەتەکی باشترە لەژێر چاودێری دکتۆرا بێ هەر لەژێر چاودێری ئەو تیمەیە بێ کە هانی ئەدەن واز لە جگەرەکەشان بێنێ چونکە دوجار ئەمەش نیکۆتینێکی زۆری تایە ئەسڵەن هەر تقریبان زیاتر و هەمان بڕنیکۆتینی جگەری ئاسایی تایە ئەمە جارێکتر مدمین ئەبێ لە سەری لەوانە قورس بێت جارێکی وازی لێ بێنێ بۆیە ئێمە بەنامەی جگەرەکەشان 6 هەفتێ تا 6 مانگ ئێمە توانین لە بیدایە کە کەسەکە حەزی لە ئەم بەکارهێنانی مشەما و چکلێت و نقڵ و بنێژ نەبێ نیکۆتین ڤیپینەکە بەکاربێنێ بەڵام من ناگاتە ئەوەی کە هەرچی ویستی بچێتە سەر ئەوە و کاتە دەستی نەکەوت یاخو بەردەست نەبوو ئەم جگەرە ئەلکترۆنی بگەڕێتەوە سەر جگەری ئاسایی. زیانی ئەو ڕێگەیە چییە؟ زیانی ڕێگەکەی بەکارهێنانی ئەمە بۆ وازێنان لە جگەرەکەشان ئەگەر لە ڕووی علمیەوە بەڵەوە دەکرێت هەندێک کەس بەهۆی ئەو ڕێگایە و جگەرەکێشیش نییە دەست پێیەکە بەڵێ خۆی ئەوەی هەیە لە ڕاستیە زۆربەی توێژینەوەکە باز لەوەکەن کە ئەوانەی دەستیان کرد بە بەکارهێنانی جگەری ئەلکترۆنی پێش جگەرەکێش نەبوو یاخود ئەوانەی بەڵێ کە دەستیشان پێ کردووە دوای بوون بە جگەرەکێش بۆ جسمیان داوای نیکۆتینەکەی کردووە لەوانەیە بەردەستی نەبووبێت جیازەکەی تیای نەما بێت پاکەتێک بەردەستر ئاسانترەی کرێت و تووشی جگەرەکێشانی ئاسایی بووە بۆیە ئەگەر لە ڕووی لەژێر چاودێری و لەژێر پرۆگرامێکی وازێنان لە جگەرەکەشانە نەبێ باشترە لە خۆیەوە بەکاری نەهێنێ یاخود ڕاوێژێکی دکتۆر بکات و لەژێر چەند هەفتەیەکا بەکاری بێنێ ئەو لەوانە سەلامەتر بێت. باشە کاکسۆر ڕێگای دیکە چی هەیە بۆ یا خاڵی گرنگی دیکە لە پرۆسی وازێنان لە جگەرەکێشان چەند پۆینتێکی تر چەند خاڵێکی تر لە وازێنان لە جگەرەکێشان بە نمونە کەسەکە دوورکەوێتەوە لەو شوێنانی کە هەندەرن بۆ جگەرەکێشان یان نێرگەرەکێشان بە نمونە ئەگە کوڕێکی گەنجە لە کافتریایەکە جگەرەکێشە باشتر ینی جۆرێکە خۆ دەزانی ئەو شوێنە هۆکارێکە بۆ جگەرەکێشان یاخود لەگەڵ کۆمەڵە برادرە هەموو جگەرەکێشان ئەم بەتەنیا وازێنێ لەوانێ قورس بێ بەڕاستی یاخود لە ماڵەوە کەسەکە خۆی جگەرە وازێنێ بەڵام کەسێکی تری جگەرەکێشە بۆ نەکەی ئەڕوا بۆنی نیکۆتینەکەی هانیەدا تووشی جگەرەکێشان بێتەوە
دووەم کەسەکە بەڕاستی کە زۆربەی کێشەی ئەوان هەیە کە یشتیان زیاکە بۆیە بێ حەزەری ئەوە بکە کە وازی جگەرەکێشانە وەزنی زیانەکە جارێکی وەزن قەڵەوی شەر کێشەیەوەکی تەندروستیە ئەبێ بتوانێت مەسەنە خواردنەکانی ڕێخاتەوە وەجباتی زۆر قورس و شیرین و چەور نەخوا دووەمە بێ کەسەکە چەند خاڵێک ترەوەی کە کەسێکی چالاک بێ بەردەوام وەرزشێکی مامناوەند بکات بابەتی ریلاکسیشن ینی خاوبوونەوەی دەمارەکان لە یۆگا و لەمانەی زۆر ئیسفادەی لەیەکە کە لە ڕووی مێشکەوە هاانیەدا واز لە نیکۆتینەکە بێنێت و وا بکە کە جسمی خوێنی پابێتەوە لەو بڕە نیکۆتینی پێشوەری گرتووە. سامان نەخۆشێک چارەخوازێک هاتۆ بۆلامان کە با بڵێن جگەرەکێش بووە سەرەتا ئەماتوانین فاسی ئەشعی سیەکانی بۆ بکەین تا دڵنیا بین و تا چەند سیەکانی کاریگەری جگەرەکە لەسەر سیەکانی دروست بووە هەروەها هێڵکاری سیەکان کە بە عەربی پێیان وەزائف الرئە PFT بۆ ئۆکەی بزانین تەسکبوونەوە و گیرانی بۆریەکانی هەوای چەنە بە گوێرەی ئەوەش لە ڕووی علمیەوە دابەژێگرێت بۆ 4 مەرحەلە. ئێستا مەشیعەیە یەم نەخۆشەیە ئەگەر سێرێکی بکەین ئەبینین کە سیەکانی بە شکلێکی عام باشە بۆریەکانی هەواشی مەعەدا ئەوەی کە لێرە تقریباً گەورەبوونێکەیە لە بەشی لای ڕاستە کە کەسەکە جگەرەکێش بێ باگراوەندێکی زیاتر لە 20 ساڵ جگەرەکێشانی هەبێ گومانەکەین کە ئەمە تووشی سەرەتانی سیەکان بوو بێ بۆیە لە مەرحەلەی داهاتووە ئەگەر کەسەکە ئەبێ ئەشعی تەنووری بۆ بگرین تا ئاسی بڵاوبوونەوەی گرێکە دیاری بکەین پاشانیش لە ڕووی نازوری بۆریەکانی هەناسی بۆ ئۆکەین و بتوانین زەرعەیە گۆر ئەگرین بۆ مەسەلەی تاقیگەی فەحسی شانەی دەستنیشانی جۆری سەرەتانەکەی بکەین و دواتریش بە گوێرەی دەرەنجامەکان عیلاج و چارەسەر وەرەگرێت. بە شێوەیەکی گشتی کاریگەری جگەرەکێشان وەک باسمان کرد کە لە 20 ساڵ زیاتر جگەرە بکێشێ کەسەکە ئەو چارەخوازە ڕۆژانە پاکەتێک واتە 20 جگەرەکێشا بێ بە دوو جۆر دەرەکەوێت لەسەر سیەکانی کاریگەری. یەکەمیانەوەیە کە تووشی ئینسیدادی قەسەباتی هەوایی ئەبێ کە بە ئینگلیزی پێڵەن COPD دوو جۆرە جۆرێکیانەوەیە کە سیەکانی ڕەشە بێتەوە کەسەکە دایمەن تەنگە نەفەسە ئۆکسیجینی دا بەزێ کۆکۆ بڵغەمێکی بەردەوامی بێ مانگانە ڕۆژانە 2-3 ساڵ لە بە دواییەکە جۆرێکی تریش ئەوەیە کە کیسە هەوایەکانی ئەتەقێت واتە سیەکانی گەورە و ئەکشێ کیسە هەوایەکانی ئەتەقێ بە تۆبیەکەی پێڵەن ئینفیزیمە کامان ئەگەری بەرەو پێشچوونی یاخو توشببوونی بەس مەسەلەی سەرەتان و شێرپەنجی سیەکان زیاترە. مەسەلەی کرۆنی برۆنکایتسە ئینسیدادی قەسەباتی هەوایەکە زیاتر نەخۆشەکە پێویستی بە ئۆکسیجینە بێ لە ماڵەوە پێویستی بە ئیتیهابات عیلاجی ئیتیهاباتە بێ پێویستی بە مەسەلەی شروب و مقەشع یعنی کە شتێک بەڵغەمەکەی تەرکاتەوە بیکاتە دەرەوە پێویستی بە عیلاجانە ئابێت لەگەڵ متابعەیەکی بەتەکید ئێمە سەرەتا مانگانە دوای 3 مانگ دوای 6 مانگ جارێک متابعی بۆ داهێنین.